ئەی ماشەڵڵا ئەوڕۆ 2025 ئاوێکی ئێزگار زۆر بەردراوەتەوە بۆ زەی بچووک لە ئیدارەی ڕاپەڕین لەوێشەوە بۆ بەنداوی دوکان ماشەڵڵا هاوڵاتیان پەیتا بەخۆ بە مۆبایلەکانیانەوە دێن وێنەی دەگرن ئەوە بۆ یەکەم جارە دەڵێ یەکەم ڕۆژی بەهارەیە ماشەڵڵا بۆ یەکەم جارە دەوڵەت بەو شێوازە ئاو بەرداتەوە. ئەو ڤیددیۆیە تایبەتە بە 964 براتان پشدەر قەڵاتزەیی ئەوەش مەشروعاوەکەیە ئەوەی پێشماشینەکە تا هاوڵاتیان پەیتادا دەبەزن وێنە دەگرن ڕسم دەگرن ڤیددیۆ دەگرن. ئەی ماشەڵڵا ئەی ماشەڵڵا پراوپڕی ئەو زێ ئاو دێ پراوپڕی ئەو زێ